کاک لەتیفاتە فەرەز نووسەر و ڕووناکبیر وەردەگرین. کاک لەتیف سڵاوت لێ بێم کاتت باش. ئەحمەد شەرع چی لە کورد دەوێ؟ باش ئەحمەد شەرع یا هەر سەمکارێکی تر یا هەر داگیرکەرێکی تر بێدەنگبوونی لە کوردەوێ، کەویبوونی لە کوردەوێ، نەرمبوون و دەسەمۆبوون و داوای مابنەکردن و چەوسانەوە و بە کوردی پەتی کرێگرتەیی بێدەنگبی و لارەمری لە کوردەوێ کە ئەمە بڕواکەم زۆر قورسە کورد لە هەر کوێی دنیا ئەمە قبولکە. کاک لەتیف من بەڵێ فەرموو بەردەوام بەویستر شتێک بڵێ فەرموو. من ئەزانی ئەوەی کە زۆر گرنگە لەم بارودۆخەیە ئەحمەد شەرع چی لە کوردەوێ، ئەردۆغان چیەوێ یا فڵانسیەوێ، ئەوە بایەخی نییە لای من. ئەوەی کە بایەخی هەیە ئەو نەخێرە گشتیە زۆر گرنگە. ئەو نەخێرە گشتیەی کە کوردێکا ئێستا تەمان ئەمە بابەتێکی زۆر گرنگە هەڵوەسەی لەسەر پێ و ئەو کوردبوونە ئاکاریەی کە ئێستا هەیە، ئەو کوردبوونە ئاکاریەی کە ئێستا هەیە جۆرێکە لە کۆکەرەوەیی کوردی کە بڕوام وایە مەمایی قسە لەسەرکردنە مایی هەڵوەسە لەسەرکردنە. یەکەم جارە کورد ڕاستە دەنگی نەشازەیە، بەڵام یەکەم جارە کورد بە چەپ و ڕاستیەوە، بە ئیسلامی و ئەلمانیەوە، بە نەتەوەگەر و ئازادی خوازیەوە هەر هەمویان نەخێرێکی گەورادن بە ڕووی ستەمکاریە، هەر هەمویان کار بۆ واکەن کە لە پارچەیەک لە پارچەکانی دڵی ئێمە لە پارچەکانی نیشتمان ئێمە جارێکی تر جینۆساید دەست پێ نەکرێتەوە، جارێتتر برسیکردن لە بینبردن کۆڕە و هەڵوەشانەوەی پەیوەندی خاک و ئینسان، هەڵوەشانەوەی پەیوەندی شار و مرۆڤ، هەڵوەشانەوەی پەیوەندی زێد و نەتەوە هەڵبوەشێتەوە. یعنی ئەمە بۆ خۆی کارێکی زۆر گرنگە کە ئێمە ئیش لەسەر بکەین. من بڕواشم وایە پێچەوانەی ئەوەی کە تۆ هیچ گەلێک دۆستی ئێمە نییە، بڕوام وایە لەناو گەلانی دنیاە دۆستمان هەیە. هەر ئەوەی کە ئێستاکە لەناو عەرەبیشا لەناو تورکیشا لەناو فارسیشا دەنگی جیاوازە بینین کە بە گژەم ستەمکاری هاتنەوە، ئەوانە دۆستی کوردن ئەگەر کەمیش بن. باشە کاک لەتیف باس لە گرنگیە مەڵ ئێستا یەک ڕیزیەی کورد کرد کە ئێستا دەبینین ئەمە چەندە پێویستی بە بەردەوامیە. ئێمە لە قۆناغی دیکەشدا یەک بووین، بەڵام ئەم جۆش و خڕۆشەیەم جارە ڕەنگە کەموێ نەبێ. ئەمە چەندە پێویستی بە بەردەوامیە، ینی جۆرێک لە بەردەوامیە بێ، نەک تەنها لاندێک شار دەبینین یانی ڕۆژێک دوو ڕۆژ، بەڵام چەندە پێویستی بە بەردەوامی ئەمە هەیە لە سەراستی جیهان ئێمە بەم شێوازە بەردەوام بین. ئەزانی ڕان کۆگیان یەکێ لە بنچینەکانی پێکەوە بوون یەکگرتووی یەگەڵوێستی ئەوەیە کە لە بەردەم هەرەسا تۆ ئەمە نەکەی، لە سەرکەوتنی شامە بکەیت، لەوەشا کە جیاوازی لە بینی ئایدۆلۆژیەکانمان هەیە، دیدگاکانمان هەیە، بنەماڵەکانمان هەیە، بەڵام کوردبوونیەک کۆمانەکاتەوە. کوردبوونیەک وەک مرۆڤ بوون، وەک بنەوەرێکی سەرم گۆی زەویە کە زمانی تایبەت، کەلتوری تایبەت، دەست و کەوتی تایبەت، جەژنی تایبەت بە خۆمان و لەگەڵەوەشا گۆرانی و هوەری تایبەت بە خۆمان، لەگەڵ وایە خاکی خۆمان هەیە کە خاکێکە دابەش کراوە لە ڕابردووە لە بینی سەفەوی عوسمانەکانە 500-600 ساڵ دابەشکرا، لە پێشەوانە بە بیانووی فتوحات وانە داگیرکراوە، لە دوای ئەوان 600 ساڵە لە سایکسبیکۆوە دابەشکراوە بە جۆرێتر. ئەمە ئەم پێکەوە بوونە، ئەم یەکگرتوویە، ئەم یەکگرتووی ئەخلاقیە باوا ناوی بنم، ئەم یەکگرتوویە ئاکاریە سنوور ئەخاتە ژێر پێوە، سنووری دەستکرد هەڵەوەشێنێتەوە، ئینسانەکانە کاتەوە بۆ کەسی یەکتر خەمی مناڵێک لە کۆبانی ئەمرێ من لێرە دڵم ژانەکە، تۆ دڵ ژانەکە، هاوڵاتیەک لە سلێمانی دڵی ژانەکە، یەکێ لە گەرمیان دڵی ژانەکە، لە کەرکووک خەڵک بۆی بە ئازاری بۆ تێژێ. ئەمڕۆ لە کەرکووک، لە چەمچەماڵ، لە سلێمانی، لە گەرمیان، لە هەموو شوێنێ خەڵک ئەوێ ئەوەی هەیەی لەگەڵ ئەوانە بیکا بە دوو کەتەوە، لە خواردن، لە جلوبەرێک، لە ئەمە بۆ خۆی ئەمە کوردبوونە ئەخلاقیەکەیە، ئەمە گرنگە ئیشی لەسەر بکێ و بەردەوامی هەبێ. بۆی ئێمە لە دوای ئەم ڕووداوەشکە من تەمەناکەم و دڵنیاشم بەسەر کەوتووی لێک دەرەچین، دڵنیان بەسەر کەوتووی لێ دەرەچین. لە دوای ئەمەش ئێمە هەر بەیەکەوە بین گرنگە و لە دوای ئەمەش ئێمە زۆر گرنگە لە بەرامبەر دوژمنەکانمانە لەسەر ئەوەی کاوایرەوە کۆی لەمان کرد بڵێین نەخێر، سەردانە نەوێنین، خۆمان نەچەمێنین، نەبینە بچووکیێوان وەگەوەی کان دێدارکراوە لە مێژووە. باشە کاک لەتیف کە دەڵێی دڵنیام سەر دەکەوین، ئەم دڵنیاییات جۆرێک لە بەخشینەوەی هیوا و گەشتبینیە یان جۆرێکە لە واقعبینی؟
بەرمەبنای ئەو مێژوە دوور و درێژەی ئێمەیە کە لە شەڕای ئەمە لەسەر بنەمای ئەو خەباتە بێپسانەوەی ئینسانی کورد بۆ ئازادی درێژەی کێشاوە. من زۆر جار ڕەخنە لە مرۆڤی کورد دەگرم لە چەند ڕێکەوە کە ئێستا کاتیەوە نیە ئێمە ڕەخنەیان لێ بگرین، کاتیەوە نیە ڕەخنە لە جیاوازەکان بگرین، بەڵام من بۆ خۆم قەناعەتم وایە نەتەوەیەک بە ناوی ئێزدیەوە 70-80 جار جینۆساید بکرێ، بە ناوی کاکەی و یارسانەوە 50-60 جار جینۆساید بکرێ، بە ناوی کوردەوە 100 جار جینۆساید بکرێ، بەڵام ئەو بەردەوام بێ، ئەو گۆرە ئەنفال بکرێ، کیمیاباران بکرێ، بەڵام ئەو بەردەوام بێ لەسەر بوونی خۆی، لەسەر خەونی خۆی، لەسەر بەڵین دۆستایەتی ژیان، لەسەر بەردەوامی لەگەڵ ژیانە. ئەمە زۆر گرنگە. نەزانی هیچ نەتەوەیەک لەسەر گۆی زەوی ئەو دەردەی بە کورد درراوە بە هەیچ دەرتەوەیەکتر دێ تەواوە بێ کۆتایی دی هەڵەوەشێتەوە لە بینەتیە. ئەوە تەنیا نەتەوەیە کە بە درێژایی ئەو مێژووە لە ناو ئەو هەموو ئاڵنگاریە ماوەتەوە. زانی تۆ سیرکە نەتەوەیەک ئەی کوژن ئەی بڕن لە ناوێدەن جینۆسایدەکەن، زمانی لێ ئەسەنن، زمانی لێ قەدەغاکەن، جلوبەرگی لێ قەدەغاکەن، ئازادی لێ قەدەغاکەن، هەڵی ئەواسن، هەچی جۆری ستەمکاری و چەسانەوەی بەرامبەر بە کورد بەکار هاتووە لەگەڵەوەی هەرماوەتەوە. ئەزانی ئازایەتێکی زۆر گەورە لە کووردا هەیە، من ناڵم تێبینیشتم زۆرە، بەڵام ئازایەتی زۆر گەورە لە کووردا. مەلا عەلیە گرن لە سزنا شێعر دەڵێ، شێخ مارف بەرزنجیە گرن لە سزنا شێعر دەڵێ، یعنی کە شێری شەڵی شێر ناڵێ بۆ خۆشەویستەکەی، ڕاستە باسی خۆش، بەڵام شێعر دەڵێ بۆ بەگژاتنەوەی ستەمکاری. دەمگرێ ئەمما لە بەندیخانە ڕقە سوورترم دەیان بیتی لەو شێوازەمان هەیە. بەڵێ اینجا بۆیە من باوەڕم وایە ئەم نێتەوەی تۆ سێکە پیاوانی ئاینی ئێمە بە بیغەزن لەزەر یەک دوانێک چیان و تووشیان نەوت، بەڵام بەگشتی سەیری پیاوانی ئاینی ئێمەکە، سەیری فێرخوازان و خوێندکارانی زانکۆکانمان کە، سەیری مناڵان کە، سەیری شینان کە، ئەوەی ژن لە 2011ەوە ژنی کورد کردوێتی لە 2010 کاکە 100 ساڵشتی وا نەکراوە، 100 ساڵە ئەوەی ژنی کورد لەم چەند ساڵەیە کردی، ئەوەی یەپەژە و شەڕوانی ژن لەم چەند ساڵەیە کردی، بە درێژای مێژووی 1000 ساڵ بگەڕێرەوە شتی لەوە تۆ نبینی لە مێژووی ژن بەو جۆرە لە خەباتێکی بێوچانە ببێ. ئەمە جێ شانازیە نەگەوەی بڵێ نابێ بڕوا بۆ شەڕ. باشە کەواتە کاک لەتیف تۆ ئایندەی کورد لە ڕۆژاوای کوردستان چۆن دەبینی؟ پێ دوایە ئەم مێزەی کە کۆکراوەتەوە لە دەوروبەری کۆبانێ، لە دەوروبەری شاری حەسەکە بەرامبەر بە شاری حەسەکە بە دەرەنجام بەچی دەگا؟ پێت وایە بە چاودێری کۆمەڵگەی نێودەوڵەتی هەندێک لە وڵاتە دۆستەکانمان کە تۆ ئەمەژە بۆ کردوتە دێشتە میلەتانی دۆستمان هەن و ماون، ینی دەگا بەوەی کاوانیش چۆنێک لازمونی حکومڕانیان نەبێ، ئەگەرچی وەکەوەی باشوور نەبێ، بەڵام ینی لانی کەم دەستدرێژی نەکرێت. ڕانکۆ گیان چیمان لیەکەن لە ڕۆژاوە؟ چیمان لیەکەن؟ جینۆسایدمانەکەن؟ ئێمە لەناو هەناوی جینۆسایدە دەرچوینێتەوە. ئەزانی ئێمە 100 جار جینۆسایدمان تێپەڕان و بەناو ئاگرا ڕۆیشتین، بەناو دۆزەخا ڕۆیشتین. نەزانی هیچ من پێتم وت ئەمە چیت لێکە؟ ینی چیمەباران تەکە؟ ینی تەجروبەکەی بەعز لەگەڵ تۆ تاقیە کاتەوە کە لە عێراق کرا، لە هەڵەبجە کرا، و لە گەرمیان کرا، و لە جەلەمۆرد کرا، و لە گۆپتەپە کرا، لە بالیسان و لە سێوسێنان و لە شوێنەکانی تر کرا. ئەمە لەگەڵاکە ئەنفال تەکاوی کە لێرە کرا بران لە بیابانەکان خرانی ژەرگوڵەوە، ئەوە تێگەڵاکە کە لە 2014 بەرامبەر بە ئێزدیەکان کردی. ئێمە لەناو ئەو هەناوی ئەو ستەمکاریات دەرەچین هەین. بۆیە بە باوەڕی من هەر چیمان لێ بکەن ئێمە بەردەوامین. من بڕوام وایە پێشتم وت، من قەناعەتم وایە ئێمە دەدوای ئەو هەموو زەبرە و زەنگەی بەرامبەرمان چرکە دەسەڵاتدارانی دنیا لە ناوچەکەیە لە سەردەمی سەفەوی و عوسمانیە ئێمەیان دابەش کردووە، لە سەردەمی ئەمەوی و عەباسیە ئێمە مافەکانمان وەک خۆی وەک ئینسانی کورد نەپارێزراوە. ئێستان دێ بڕووبیان و هەیە ئەڵێن وەڵا نەتەوە تازەیە و ناسیونالیزم تازەیە. کاکە ناسیونالیزم لە ڕۆژهەڵاتە 1400 ساڵ تەمەنێتی پێچەوانەیەوەی لە ڕۆژاوا ناسیونالیزمی ڕۆژاوای 200 ساڵ تەمەنێتی لە ڕێنسیساسەوە دەست پێکە. ناسیونالیزمی ڕۆژهەڵاتی تەمەنی زۆر درێژە. خۆی گەورە لە قورئانە ئینا جعلناکم شعوبا وقبائل لتعارفوا. باشە شعوبا وقبائلەوە جۆرێکە لە ناسیونالیستی کاکە کوردەیە و عەرەبەیە و تورکەیە و فارسەیە و ئەمە شعوبا وقبائل لتعارفوا. بەرحاڵ بنەچینەوە وردەکاریەوە، بەڵام بە باوەڕی من ناسیونالیزم لێرە تەمەنی زۆر درێژە لەگەڵ هەموو زەبروزەیەکان بەرامبەر بەکارهێناوی.
دوای ئەوەش لە ئیتفاقی سایکزبی کە بریتانەکان هاتنە ناوچیان داگیر فەڕەنسەکان بەشی سووریان داگیر کردوانە کە دابەشیان کردەوە دیسان ئێمەیان چەوسانەوە کەواتە لە ڕووی دەسەڵاتداری دنیا و دەسەڵاتدارینە خیانەتی گەورەی لێمە کردووە بەڵام ئێمە هەین هندی کسینجەر خیانەتی لێمان کرد بەڵام ئێمە ماینەوە تۆماس بارەک خیانەتمان لێکا بەڵام ئێمە ئامێنینەوە لەبەرەوە بە باوەڕی من ئێمە بەردەوامیمان هەیە بۆیە من باوەڕم بە سەرکەوتن هەیە باوەڕم بە سەرکەوتن هەیە ئەزانی ساڵی 1958 عەبدولکەریم قاسم ئەڵێ العرب والأكلات الشركاء في هذه البلد مادەی سێی دەستوری عێراقی ئەو سەردەمە کوردەکان دڵیان بەمە زۆر خۆش بووە ئەو سەردەمە سەردەمی قەڵەم و مراجعات بووە شۆڕشەکەی شێخ محموود هەرەسی هێناوە بارودۆخێکی زۆر جیاواز بووە هێشتا چەند ساڵە دوایەوە شتێک بەناوی ڕوبەڕووبوونەوەی دوژمن و شۆڕشی نازانمە ئەیلوروانە دروست بێتەوە لەو سەردەمەیە خەڵک دڵی بەو بەڵسێ خۆش بووە بەزیاست ئێمە لەکوێین ئێمە لە شوێنی زۆر باشین کاکە 20 ساڵ لەمەوە پێش لە ناو کوچە و کۆڵانی ئەمڕۆی عوسمان بایدەمیر وایوت 20 ساڵ لەمەوە پێش ناو کوچە و کۆڵانەکانی ئەمەدا تۆ بۆ نەبوو بە کوردی قسە بکەیت ئێستا ئێمە لەکوێین لە ناو پەرلەمانە بە کوردی قساکەین وەچین بەگشت دوژمنەکانمانە بۆیە بە باوەڕی من ئێمە سەرەکەوین هەر ئەوە هەر لەو ڕوانگەیە سەرەکەوین کە ئێمە هەمومان بە گۆرانی و بە وتافی گۆرانی وتنەوە بەرەو ڕووی مردنەچین ئەمە زۆر مویمە کەس هیچ نەتەوەی ترەمە ناکە نەتەوەی تر شیوە نەکە ئەمە شیوە ناکەین کاکە باشە کاک لەتیف تا چەندە ئەوەی بەرامبەر بە ڕۆژاوای کوردستان دەکرێت یعنی دەکرێت ئێمەش وەکو باشووری کوردستان خۆمان بە بەشێک لەوە دەزانین بەڵام دەکرێت بێتە دەرس و پەن ئەزمموی لێ وەربگرین لە باشووری کوردستان وەکو تاکە قەوارە وەکو تاکە جێگە هیوایەکی هەموو کوردێک لە هەر کوێیەکی ئەم جیهانەدا هەبێ بۆی ئەزممون و دەرس و پەندی لێ وەربگرین لانی کەم دەزمم قەوارێ و بگرین بۆی کە ببێتە پەناگەیەکیش بۆ بەشەکانی دیکەی کوردستان وەڵا کاک هەموو ئاوەزداری کورد هەموو خاوەن ئاوازەکانی کورد بانگوازیەوەکەن کە دەست پێوت هەر ئەمڕۆ مەسەن سەرکردەیەکی پارتیزانی سەردەمی تاریکترین ڕۆژگاری کورد لە باشووری کوردستان کاک عوسمانی حاجی محموود داوا لە ئەو هێزانەکە کە داوا لەو لایەنە سیاسیانەکە کە ئاگایان لە خۆیان لە ڕۆژاوایش و لە بە ئایندەی خۆشیان بێ دۆستی عەرەب و تورک و فارس داوامان لێەکە خەڵکی ئەمریکی و بەریتانی و هۆڵندی داوامان لێکن فەڕەنسیەکان داوامان لێکن تۆ زانی بڕۆ لە وەزارەتی پێشمەرگە پرسیار بدەنە هۆڵندەکان و فەڕەنسیەکان چی تکایان لەم دەسەڵاتە کردووە بڕۆ لە سەرۆکایەتیە بپرسە بڕۆ لە ئەحزابی بڕۆ لە مەکتەب سیاسەکەی پارتی و یەکێتی و لایەنەکانی تر بپرسە بۆیە بە باوڕی من ئەمە دەبێ کۆکەرەوەمان بێ و دەبێ ئێمە بەڕاستیش شانازی بە نەخێری ڕۆژئاواوە بکەین بۆ ملدان ڕاستە ئێمە لە ناوچە عەرەبیەکان خیانەتمان لێکرا کاڵم ناوچەی عەرەبی بەداخەواڵم سووریا ناوچەی عەرەبی نییە بەڵام ئێستا عەرەب خاوەنێتی نە حەلەب و نە لازقیە و نە هیچ ناوچەی عەرەبی نییە بەڵام ئێستا عەرەب داگیری کردووە لە ناوچانەکە خیانەتمان لێکرا ئێمە ئێستا هاتوونەتە ناوچەکانی خۆمان ئامادە نین ئەوە تا شەربان و کچ و کوڕی ئازای کورد ئەڵێ ئێمە مەگەر لاشەکانمان دژمنەکانی ئێمە دێ بە مردووی قژمانە بڕێن لەوا ترسێ لە بسک و کەزێ و تیتکی کچەکانی ئێمە ترسێ قژێ بڕێ و شانازی بۆ قژ بڕینەوەکە بۆیە ئێمە زۆر جیاوازین ئەو بۆیە من باوەڕم وایە دەبێت ئەمەش بێتە پندێک بۆ ئێمە بە تایبەتی بۆ سەرکردایەتی سیاسی کورد لە باشووری کوردستان دەبێت تێبگات ئێمە لە هەندێک بارودۆخە خۆمان دەبێت لە پێشەم کەچێک و بەتەنگ خۆمانەوەین ڕاستە خەڵکی تر هەیە بەتەنگمانەوە دێ بەڵام ئەوەی کە زۆر گرنگە بەتەنگمانەوە خۆمانین یعنی دەبێت هەندێک تەواضع هەندێک نەرمونیانی بە ئەوە چونکە لە داهاتووە میلە دەمێنێتەوە هەموو ئەم هێزە سیاسیانە ئەڕۆنوتیە پڕن بەڵام گەل ئەمێنیە ئەما بێتە شانازی دوای 100 ساڵی تر دوای 150 ساڵی تر خەڵک دێ مێژووە خوێنێتەوە حەز دەکەم بزانی مێژوو لایەنە ناشرینەکان لەبیر ناکە مێژوەرەوە نییە بەیانی بە ئارەزووی دڵی پارتی یا یەکێتی یا ئەحزابی سیاسی بنووسیە مێژوو لایەنە ناشرینەکان لەبیر ناکە هەموو کەس دەزانێت لایەنە ناشرینەکانی ئێمە لە کوردبوونا چییە باسەکرێ بۆیە هیوادارم ئێمە خۆمان دەستبەرداری ئەو لایەنە ناشرینانە بین خۆمان کوردبوون فۆرمەلەکەینەوە خۆمان ئینسانی بوونی خۆمان فۆرمەلەکەینەوە خۆمان شانازی بە کوردبوونی خۆمانەوە بکەین کە ئێستاکە لە بەردەم لە ڕابردووە شەڕمان لە پێناوی دنیاە کرد ئێستش لە شەڕ لەگەڵ هەمان ئەو ڕنگ و ئاوازەی داعشاکەین بەڵام بە شێوازێکی تر سپاس دەکەم بەڕێز کاک لەتیفاتی فەرەست نووسەر و ڕووناکبیر سپاس کە لەگەڵمان بووی زۆر سپاس